سڵاوتان لێبێەوەم کاتتان باش بیلاڕۆفم کاتی ئابوووریە ئەم ێوارەیە ئەم بابەت ئابوووریانەتان بۆ باسەکەم. وەزارەتی دارایی هەرێم چاوەڕێی ناردنی پارەی موچەی مانگی حوزەیرانە لەگەڵ گەیشتنی بە 3 ڕۆژ موچە دابەش دەکات. پێشبینی دەکرێت پاژنی ڕووی یەکشەمە دەست پێ بکات. دومین فستیڤاڵی کاڵک لە دەشتی زەڵێ بەردەوامە بەدەیان جوتیار بەشدارن. دەرفەتێکی گەورەی بۆ فرۆشتنی بەرهەمەکانیان. دەستگای میدیای کورسا سپۆنسەری میدیایی فستیڤاڵەکەیە. نەتێگرتوەکان ڕایگەیان بە ڕەسمی نامەی چالاکردنی سزانێ دەوڵەتەکانیان بۆ سەر ئێران بەدەست گەیشتووە. ماوەی 30 ڕۆژ پێویستە بۆ جێبەجێکردنی بە تەواوەتی. نرخی زێر بەردەوامە لە بەرزبوونەوە. ئۆنسەیەک زێر گەیشتە سەر و 3400 دۆلار. زێڕنگەرێکیش لەولێر دەڵێت کڕیاری زێڕی جوانکاری کەم بۆتەوە و نیوەی جاران ئەکڕن. لە بابەتی موچە و داهاتی نانەوتی و ئەو کێشانی نێوان هەرێم و بەغدا دەست پێەکەین. هەواڵی خۆشە بۆ هەفتەی ڕابردوو کە عێراق بڕیاریان موچەی مانگی حوزەیران خرج بکات بە مەرجی 120 ملیار بنێردرێ بۆ بەغداد. هەرێمی کوردستان 120 ملیارەکەی نارد ڕادەستی کرد. ئەوەی ماوەتەوە وەزارەتی دارایی عێراق کە پارە بۆ هەرێمی کوردستان بنێت. ڕۆژی ڕابردوو پێنجشەممە تەنانەت وەزیری دارایی عێراقی ئیمزای کردبوو، بەڵام بەڕێوەبەری ژمێریاری وەزارەتی دارایی عێراق لەوێ نەبووە یاخود دەوام تەواو بوو و تا گەیشتۆتە دەستیە و ئیمزای نەکردو گەیشتەوە یاخود کەوتە ڕۆژی یەکشەممە سەرەتای هەفتەی ئایندە. جا عێراق خەمی ئەوەی نییە کە 50 ڕۆژ 60 ڕۆژ 80 ڕۆژە خەڵکی ساموچەی وەرنەگرتووە لەبەر نیو سەعات دەوام کە تەواو بووە مانەوەیان یاخود بابەتی تر ئیمزای لەسەر بابەتەکە نەکە 4 ڕۆژی تر موچە خۆرانی هەرێمی کوردستانی دواخست کە بەڕاستی هەق بوو نوێنەرانی کورد وەزیرە کوردەکان پەرلەمانتاران سەرجەمیان لەسەر و بابەتە هەڵوێستیان هەبووە چونکە تەنها بابەتێکی ئەلکترۆنیە بەس ئەو ئیمزای کا ئێتیدانانیشن خۆ پارە بژمێرن کاتی بوێ و لاسیکی لێبەن و بینێرن بۆ هەرێم. بەس تەنها ئەمرەکە بکرێت لە لقی هەولێری بانکی ناوەندی عێراق یەکسەر خرایە سەر هەژماری هەرێم و پارەکە ڕێکسەر ڕاکێشاو. ئەم ڕۆگەری هەبوو خەڵک مەعاش وەرگێ بەم جومعەیە وەریەگر بەیانی وەریەگر یەکشەمە تەواو بوو، بەڵام ئێستا کەوتۆتە یەکشەمە ئەگەری هەیە دوانی ڕۆ یەکشەمە ئەوانی هەژماری من وەری بگرن ڕۆژی دووشەمە خەڵک بەم کاش ئەم بابەتە وەرگێ. جا ناردنی داهاتی نانەوتی هەرێم پرسێکی تری و ڕوژاندووە من بە دوواداچوونم کردووە ئێستا لەسەر و بابەتەش قسەتان بۆکە. ئالێرە باسێکی ئەم داهاتی نانەوتی و پەیوەندیەکانی هەرێم و بەغداتان بۆ کەم چ کاریگەرێکی دروستکە بە دوواداچوونێک لەسەر داهاتی نەوتی هەرچەندە 120 ملیارەکە باشە بۆ هاتنی موچە بەڵام لەلایەنێکی تر کێشەیەکی تری دروست کردو. 120 ملیار داهات بۆ مانگی 6 ڕادستی بەغداکەوە. بڕیارە عێراقیش ئەگەر هاوشێوەی مانگی پێشوو بێ ئەگەر هاوشێوەی مانگی پێشوو بێ 970 ملیار دینار بۆ هەرێمی کوردستان بنێرێ ئاتە سەر 970 ملیار بۆ مانگی پێشوو ئەگەری هەیە مانگە ژوا بێت چکە بەشێکی زۆری خانشینان هێشتا موچەی 6 مانگیاوە نەگرتووە. جیاوازی ئەم مانگەوەیە کە ژمارەیەک لە خانشینان کە ئەم ساڵ خانشین کرابوون یاسای نوێی خانشینی هەموارکرا و گرتبوونیەوە 6 موچە بەسەرێکە وەرەگرن لە مانگی 6 بەشێک لە خانشینان کە هەزاران کەسن 6 موچەی ڕێک وەرەگرن. ئەم 120 ملیار داهاتی ناوخۆی کە ئێستا باسم کرد هەرێمی کوردستان ڕۆژی پێنجشەمە خستێ سەر حسابی وەزارەتی دارایی عێراق پارەکەی لە ناوخۆی هەرێمی کوردستان چۆن بووە لەگەڵ بەڕێوەبەرێکی گشتی هەروەها ڕاوێژکارێکی وەزارەتی دارایی هەرێمی کوردستان قسەم کرد. ئەم 120 ملیارە لە 140 داهاتی سلێمانیە لە 160 داهاتی هەولێر و دوهۆکە سلێمانی و هەڵەبجە هەولێر و دوهۆک. لە سلێمانی ئەگەر 120 ملیارەکە حساب بکەین لەو 120 ملیار لە 140ەکەی چەنەکە بەنزیکەی 48 ملیار 49 ملیار دینارەکە. جا با بزانین بۆ مانگی 6 لە سلێمانی سایتێکەیە پێوتێت سایتی شەفافێت داشبۆردی شەفافێت هەموو کەس ئەتوانێت بنووسێ شەفافێت بۆی ئەهێنێ سیرێکە ئەزانی ڕۆژانە سلێمانی چەند داهاتیە بۆ هەفتانە چەند هەیە بۆ مانگانە چەند من سیرم کرد مانگی 6 سلێمانی 63.8 ملیار دینار داهاتیە بوو با دایبنین 64 ملیار 64 ملیار داهاتیەوە
ئەم 64 ملیارە 52 کاژ لە مانگی شەش هەرێمی یاخودپارێزگای سلێمانی 64 ملیار داهاتی نانەوتی بووە 52 ملیاری کاش ئەی چەندی ناردۆ بۆ بەغدا لەو 52 چکە پارەی کاژە نێردێ بۆ بەغدا 48 ملیاری ناردۆ بۆ بەغدا بە نزیکەی داهاتی سلێمانی ئەوەی کە ماوەتەوە بۆی بە کاش و بە مەقاسە و بە چەکەوە 15 ملیار بووە کاشی 4 ملیار ماوەتەوە 15.5 ملیاریش ئەوە حساباتی پێشترە بۆ کە پارێزگاکان بەشدارە بن لە خەرجی سێ سەرۆکایەتیەکە 15 ناردۆ بۆ هەولێر بە کۆی گشتی ئەگەر کاشیشی نەناردبێ هێشتا نیو ملیار دینار ناقسی هەیە ئەبێ لە مانگی تر بیخاتە سەر واتە ئەمە کێشێکی گەورەی بۆ داهاتی سلێمانی دروست کردووە کە کاریگەری لەسەر پرۆژە خزمەتگوزاریەکان و خدەمات و خزمەتگوزاریە بەردەوامەکانی حکوومەتی هەرێم لەم ناوچەیە دروستەکە ئەوە هەمان ئەو قسەیە کە بەرپرسێکی وەزارەتی دارایی چەند مانگێک پێشێستەوتی ئەگەر هەموو مانگێک 120 ملیار بین بەبەغا کێشێکی گەورە بۆ خزمەتگوزاریەکان لە هەرێمی کوردستان بە تایبەت لە سنووری پارێزگای سلێمانی دروست دەبێت ئەمانە داتای فەرمین ڕسمین کە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی دارایی پڕاستێکاتەوە چکە داشبۆردی شەفافێت وەزارەتی دارایی وەزیری دارایی هەرێمی کوردستان خۆیان تیا ئەدمینن و سەرپەرشتێکن بۆ ئەمە کێشێکی گەورەیە لە مانگەکانی ئایندە کاریگەری ئەبێ واگەر بێت و مانگی ئایندە 120 ملیار بێ بێگومان بۆ داهاتی نانەوتی سلێمانی کە 4 ملیاری تەنها ماوەتەوە بە کاش بۆ خۆڵ خاشاک بۆ دەرمان بۆ نەخۆشخانەی هیوا بۆ بەندیخانەکان بۆ خزمەتگوزاریەکان بۆ پرۆژانی ئێستا لە بای جێبەجێکردنان 4 ملیار دینار نازانی هەر چی لێ بکەیت ئێستا لەوەی لە بەپێی داهاتی نانەوتی مانگی حەوت مامەڵە لەگەڵم بارودۆخانەیە بکەن یعنی لە حەوت بۆ شەشی خەرجکەن لە هەشت بۆ حەوتی خەرجکەن لە 9 بۆ هەشتی خەرجکەن ئاوە پاڵی بنێن هەتا کۆتایی کە دوایی لە کۆتایی ساڵ کەڵەکەبوونێک ڕوایە لە قەرز لە کورتێنان کە کێشە بۆ سلێمانی دروستەکە بەڵام هەر باشاتنی موچە بە هەر پێوەرێک بیبەر قوربانێک بێ گرنگی خۆی هەیە و پێویستی خۆشی هەیە ناکرێت لەبەرەوەی کە پارەکەمە مێنێتەوە بڵین پارە نادرێ بۆی کە موچەنێت باسی شتێکی گرنگتان بۆ بکەم ئەویشتیە فستیڤاڵی کاڵک فستیڤاڵی کاڵک دووەمی فستیڤاڵم ساڵ بەڕێوەچێ پاریژەم کاتانە لە دەشتی زەڵێ بەڕێوە چوو تێیدا چەندی چالاکی جۆراوجۆر پێشکەشەکرێ و هەروەها بە دەیان و سەدان جوتیار و خاوەن کارتیایە بەشدارن بەرهەمی کوشت و کاڵیان خستۆتە ڕوو هەر کاڵک نییە ترێیە قۆخە هەنجیرە تەنانەت هەناریش کەیتر ئێستا ها سەردەمی یعنی تر جارێ ماوێتی بە تەواوەتیش پێ بگا بەڵام هەناری جوانی لێ بوو دوێنێ سەلاح چاوی چوو بەسەر هەنارەکە و پیشانی ئەمەشیا دەنکەکانی ئاڵ و جوان بوو خواردنیشی لێە خەڵکانێکی لێن لەوێ دەزڕەنگێنن خواردنەکەن بابەتی ترەکەن واتە ئەگەر تۆ ئێستا بچی بۆ زەڵێ ئێستای تر کەم هەواڵی منە بینی دوای هەواڵەکانی ئابووری بڕۆ بە هەواڵی ئابووری تەواو بێ پێش ساشر هەستە بۆ فێنیکیە بچۆ بەرەو عربەت لێەوە بەرەو ناحی بەرزنجە ئەگەیتە دەشتی زەڵێ لەوێ خەڵکێکی زۆری لێە ئەنواع شتی لێە بەرهەمی کوشت و کاڵی باشی لێ لە ترێەوە بۆ تەماتە بۆ هەنجیر بۆ قۆخ بۆ کاڵک هەروەها خواردنیشی لێە ئێوارە خواردنەکەت بەرە ئەوێ ئەتر منە میشاڵە ماگاتان لە خەرجکردنی موچەکانتان بێ ئاگاشتان هەر لە خەرجەکانتان بەڵامەوە تر یەکشەمە موچە وەرەگری زۆر ئەگەر بۆم فستیڤاڵەش تۆزێ ماڵەوە و مناڵ بەیتە دەرەوە خراب نییە جەوگۆڕینێکی شەو خەمی خەرجەکەش نییە کە یەکشەمە ئیشەڵا پارەکەیەتەوە جێ جایتە فستیڤالێکی گەورە و فراوانە چالاکی هونەریشی تایە گۆرانی و هەڵپەرکێ و چالاکی جۆرا و جۆر و ئیتر گروپی جیاوازیشی لێن بێگومان ئەمانە چێژێکی تایبەتیانە بێ ئەوە ڕۆژی ڕابردووە دوێنێ ئەمڕۆ سبەینەش بەردەوامە بێ واتە ئەمڕۆ هەینی شەمەش ئەم فستیڤالە بەردەوامە بێ کە دەستگای میدیایی کورسات سپۆنسەری میدیایی فستیڤالەکەی لەگەڵ سەلاح جەمی پەیامگەری کورسات نیوز لە زەڵێ قسەکەم سەلاح سلااو لێبێ بارودۆخی فستیڤال چۆنە چالاکیەکان چین ئەمڕۆ چی تازە هەیە بیلالەرەوەی کە چاوەڕێمان نەکرا ئەمڕۆ دووەم ڕۆژی فستیڤالە لەگەڵیشدا ڕۆژی جمعایە
بۆیە چاوەڕێکرا کە ئەمڕۆ قەرەباڵغ بێ بەو چاوەڕوانەی کە ئێمە چاوەڕێمان دەکردوا دەرچوو ئەوەی کە هەیە ئێستا فستیڤال پاش کەمێکی دیکە چالاکی هونەرەکان دەستگای میدیایی کورسات لێرە لەناو فستیڤاڵی کاڵکی دەشتی زەڵێ دەست پێ دەکات و ڕێژێکی زۆر لە خەڵک لێرە بوونی هەیە لێرە جگە لەوەی کە ئاماژەمان پێکرد ڕۆژی ڕابردوو 120 جوتیار 120 کەپر 130 جوتیاری تێدایە کە ئەو جوتیارانە هەمویان بەرهەمی ناوخۆیانێنەوە لەگەڵیشانە ژنان و خانمانی دەستڕەنگین لێرە بوونیانەیە کە بە ئەوان چیەکەن سەڵاگراوکارم ئەو خانمە دەستڕەنگینانە لە فستیڤاڵەکە ئیشیان چییە؟ ئەوان چیان داناوە بۆ فرۆش؟ هەرێکی بە شێوازێک بۆ نمونە ئەمانە خواردەمەنی شێف بێگەردە شێف بێگەر لێرە ئاپراخێناوە و بریانی تێناوە چیتریش تێناوە بێگەرخان چۆنی تۆش بەخێر بێن سەر چاوەکان میخوا بەخێر بێن وڵا ئێمە بە خواردنە کوردەوەرەکان بەشداریمان کردووە وەکو یا بەڵێ خواردنەکانە چی و چین و ئەم فستیڤالانە چەندێک لە ڕووی ئابوووریەوە بۆەوە گرنگە کە بەشداری تێدا بکەن لە ڕووی ئابوووریەوە ئێوەش فرۆشێکتانە بەڵێ یەخوا بەخێر بێن سەر چاوەکانم وڵا ئێمە بە خواردنە کوردەوەرەکان بەشداریمان کردووە وەکو یاپراخ و بریانی و ئیتر مریشک و فاسۆلیا هەموو خواردنە کوردەوەرەکان بەشداریمان کردووە ئەمڕۆ هەڵواشمان هێناوە جگە لە ئەمانی تر هەڵواش هێناوە بەڵێ هەڵوام هێناوە تەڵەبی لەسەر بووە بەڵێ تەڵەبی زۆر لەسەر هەڵواکەمان سوپاس بۆ خی گەورە من ساڵە لە ماڵەوە بە ئۆنلاین ئیشەکەم سوپاس بۆ خی گەورە خەڵکێکی باش ئەمناسیە ئەم فستیڤالانش زۆر هاوکارێکی باشن بۆ ئێمە کە بتوانین خۆمانی تیا بناسیین بڵێن شێف بێگەری تر خەڵک ئەزانێ بۆ چۆڕ سپاس بە خی گەورە سەڵاح من شێف بێگەر دەبینم لە زۆر فستیڤاڵەکان کە کورسا سپۆنسەرەکان لەوەیە قسەی چییە لەسەر کورسا کە سپۆنسەریان فستیڤاڵانە قسە چییە لەسەر کورسات هاوکارم دکتۆر بیلال ئاماژەبەوە کاڵێ لە زۆربەی فستیڤاڵەکانە شێف بێگەر بینێت بۆ کورسات چی تێداوە کورسات توانیوێتی پاڵپشتێکی باش بێ بۆ ئەوەی ژنان و خانمانی دەستڕەنگی بەڵێ وڵی من لە 2007 کورسات ماڵی هەمووان بووە بەڕاستی من لەکە لە 2007 دەستم پێ کردووە کورسار زۆر هاوکارێکی باشی من بوون یعنی من قەت چاکەی کورساتم لە بیر ناچێتەوە لەبەری هەم کارمەندەکانی هەم بەڕێوەبەر هەر هەمویان هەتا سەرەوە زۆر هاوکاری منیان کردو زۆر سوپاسیانەکەم هیوادارم هەر بەردەوام بن لەم کارە جوانانی کە بۆ سلەیمانی خاستن ئەیکەن ئێمە شیوای سەرکەوتن بۆ تۆ و تیمەکەتە خوازیین بێگەرخان لێرە تەوان بیلال بەردەوام خەڵکیەتە ناو فستیڤالەکەەوە لێرە ئەنواع شێوازی خواردەمەنی و خواردن و شیرینی و شتی دیکە نمایش کراوەوە بەردەوام خەڵک بەشێکی زۆر حەزی بەم جۆرە خۆراک و خواردەمەنیانەیە لێرەش بۆرەکەیە چی تریشمانەیە لێرە بەخێرتان بەخێر بێن سەر چاوم بەخێر بێن یاخوا سەر چا وەڵا کوبەیە بۆرەکە گفتەیە یاپراخی سڵقە یاپراخی گەڵامێوە بریانیە فاسۆلیایە باشە پێم بڵێ خەڵک زیاتر حەزی لە یاپراخی سڵقەکەی یا گەڵامێوەکە وەڵا گەڵامێوەکە ئەو فەرقە چییە؟ وەڵا ئەو تاسوخە ئەو هەموو وەرزێک گەڵامێوەکە نیە بەس سڵقەکە هەموو وەرزێ هەیە فرۆش چۆن بوو خەڵک لەم فستیڤاڵانە زۆر بە دوایم جۆرە خواردنانە ئاگەڕێ بەڵێ ئەرێوەڵا بەس فرۆش دوێنێ بازار زۆر کەس بوو ئەمڕۆ چۆنە؟ وەڵا ئەمڕۆ حەز دەکەم تۆزێ باشتر لە دوێنێ هێشتا زووشە بەڵێ وایەوەی کە خوارزقێکی باشتان بدا و بازاڕیشتان پڕ بێت لێرە بە ئەنوا شێواز بیلال شیرینی هەیە و جۆرەکانی دیکەی خواردەمەنی هەیە ئەمە جۆرێکە لە شیرینی و لێرە نمایش کراوە و ئەمانە جۆرێکی دیکەیە لە ئەوە ترشیەکانەوانە ترشیەکانە بەڵێ بەڵام خاوەنەکەی پێم وایە زمانی کوردی زۆر باش نەزانێت خەڵکی کۆماری ئیسلامی ئێرانە و ئەمە چەند ساڵێکە منەمش لە ناو فستیڤاڵەکانە بینم بەرەمەکانی بەرەمێکی زۆر چێشبەخش و بەلەزەتن و خۆشن لەگەڵەوەشە لەم فستیڤاڵانە تۆ چای خەڵوزی شەبینیت خاتونم کاتت باش ئەگەر چای خەڵوز خەڵک زۆربەی کات ینی تامەزرۆی هەیە حەزەکات کێتە ئەچێتە دەرەوە چا بە خەڵوز بکات یاتە فستیڤاڵەکان بە دوای چای خەڵوز بگەڕێت تۆ چەندێکە چای خەڵوز بەکارێنیت و لە فستیڤاڵەکانە بەشداریەکە وڵی بەخێر بن سەر چاو ئێمە ئەمڕۆ لە فستیڤاڵی کاڵەکە دووەم ڕۆژە مناڵەکان هێناویانەی تر منش جارجاری یارمەتیانەیەم لەگەڵیانە ئینەکەم زۆر دەمێکە مناڵەکان خەریکن ینی ئەوە مەقەڵی قوڕمانە بوو مەقەڵی قوڕەکە شکا
ئیتر لە ڕێگاین بوو ئەوەیان داناوە بەڕاستی یعنی ئینێکی زۆری لەسرە تەڵەبێکی زۆری لەسرە چایدار و خەڵوز و ئەوانە چونکە لە ماڵەوە بەکار نایە چۆنە خەڵک وەکوتیژ تەڵەبی زۆر لەسرە ئەم جۆرە فستیڤالانە بۆ ئەوەی خانمانی دەستڕەنگین بۆ ئەوەی خانمان کە بەشێک لە خەرجەکانیشیان لەم شێوازەوە بەدەستێنن چۆنە بۆیەوە بەڵێ وڵاهی من وەکو خۆم ناڵێم کوڕەکانم ئەم ئیشاناکەن خۆشم لەگەڵیانە بەشدارە بم خۆشم هەر وەکو سەرۆکی گروپێکمان هەیە ئەمە خانمانی دەستڕەنگینین چەند خانمێکمان هەیە کە یعنی زۆر بژێوی ژیانی لەسەر ئەم کاری دەستی خۆیەتی یاخود ئەم خواردنەی خۆیەتی ناتوانێت لە بازار بچێ ئینێ بکە دوکانێ بگرێ یان شتێ بکە بەڵام ئەتوانێت لە پێشەنگاکانە توانەکە کارێکی دەستی خۆی زۆر باشی کرد تۆ گروپێکی خانمانی دەستڕەنگینت هەیە ئێستا بۆ بە ڕۆشنبیری لە ناو تاکی ئەمەدا تا بەرهەمی ناوخۆی هەبێت بەرهەمی دەرەکی بەکارێنن بۆن منە بەرهەمی دەستڕەنگینی خانمەکانی خۆمان بەکاربێنن لەوەی کە شتێکی سینی بکڕن خەڵکەوە شیاری پێیاکرۆیا لە سەرەتادا بەڵێ ئەو شیارە پێیاکراوە لەبەر ئەوەی ئێستا خانمان ئیشی دەستی خۆیانەکەن یەکەم شت ئەوانەی کە لە ماڵەوە خۆیان بەدەستی خۆیان شت ئەچنێن شت ڕێکەخەن ئینەکەن یعنی ئەوانە بەکارێنن یاخود یەنە دەرەوە چێشت و ئینەکەی خۆیان زۆر خاتونمانەیە لێرە برنج لێنێ بەدار حەزیان لێتی لە دەرەوە کارانەی خۆیان پێشکەش بن سەرکەوتوو بن خوا بازارتان بە دیارە بەردەوام لێرە فستیڤالەکە قەرەباڵەخترە بێت و کاڵک لە خوارەوەیە کاڵک لە خوارەوەیە بیلال ئەوەی کە هەیە کە ئەمە بەشی خانمانی دەستڕەنگینە چونکە دەستگای میدیایی کورسات چۆن خەمی جوتیاران دەخوات چۆن خەمی ساختنەوەی بەرەمی جوتیاران دەخوا ئاوا خەمی خانمانی دەستڕەنگینیشی خواردووە خەمی بەرەمی ناوخۆی خواردووە بۆی لێرە چل کەپریشی لە دەستی ڕاست 20 کەپر لە دەستی چەپ 20 کەپر چل کەپری تەواوی ئامادەکرۆ بۆ شێفەکان بۆ خانمانی دەستڕەنگین بۆ خاوەن بەرهەمەکان بۆی ئەوانیش بتوانن لە ناوم فستیڤالەدا داهاتێک بۆ خۆیان بەدەست بێنن دۆخی ئابووری ئێستا لە دۆخێکی باش دانیە ئەگەر کورسات بتوانێت دەستگای میدیایی کورسات بتوانێت لەم ڕوانگەیەوە خزمەتێک بکە ئەمە دیارە توانێتی هەنگاوێکی زۆر باش بنێت بۆی ئەوەی دەبینرێت خۆشبەختانە لێرە ماوەی 2 ڕۆژە کە فستیڤال بەردەوامە کاروچالاکیەکان بەم شێوازە بەڕێوە دەچێت تا بێت گەڕمەگوڕی بەخۆی دەبینێت هاوکارم ئەگەر لە دەستی ڕاستەوە بیلال وێنەکان بگوازێتەوە دەبینیت بەردەوام خەڵکێکی زۆر قەرەباڵ هێشتا ماوێتی دەست ماوێتی فێنک بێت بەڵام ئەوە هەیە بەردەوام فستیڤال بەرەو گەرم و گوڕێکی زۆر خۆشتر و جوانتر دەڕوات و بەردەوام فستیڤال زۆر باشە ڕۆژی لە کاتی تر یەمەوە بۆلات ئێوە خواردنی خۆش و شیرینی خۆش و میوەی خۆش تاقی بکەنەوە ئەگەری هەیە منیش دوای هەواڵەکان بێم سەرێکی لێ بەم دڵنیام خەڵکیش پێیان خۆش ئەمڕۆ سەردانێکیوە بکەن سەڵاحجەمی پامێری کورسانی هەربژی پاسێکی بەهای دراوەکانتان بۆکەم بەهای تمەنی ئێرانی بەردەوامە لە دابەزی $100 سەر و 10 میلیۆن تمەنەوە مامەڵی پێوەکرێ 3 ڕۆژە تمەن ئاراستی دابەزینی وەرگرتووە خەریکە نزیکە بێتەوە لەوەی کە ئاستێکی مێژووی و نوێ لە دابەزین تۆمارکات هەروەها لیرەی تورکی و لیرەی سووریش بەرامبەر بە دۆلار باماشەوە ئاراستی دابەزینیان هەیە دیناری عێراقی تا ئاستێک ئەم چەند ڕۆژە جێگیر بووە 250 دینار بەرزمیز بکە بەڵام بۆ ئاستی کاکرێتەوە بۆ هەمان ئاست داخرێتەوە ئەوەی کەم ڕۆژەی سەرنج بوو زێر و زیو بوو کە بەرزبوونێکی زۆر باشیان تۆمار کرد ئۆنسەیەک زێر لەسەر و $3420 مامەڵی پێوەکرا هەروەها زیویش گەیشتەوە سەر و $39. جا ئێستا باسی سیستەمی پەلەپیتکەیە ناوێکی تازەیە و بۆ سزا ئابووری و نێودەوڵەتەکانی ئێران بەکارێ ئێران سیستەمی ماشای هەیە ماشا بە کوردیانی پەلەپیتکە سناپباکیش کە بە ئینگلیزی بۆ پرۆسەکە دیاریکراوە هەر بە هەمان شێوە بە مانای جلیقەیە خود برقیە واتە شتێکی کتوپڕ و لە ناکاو یەت پەلەپیتکە لە پەلەپیتکەی تفەنەوە هاتووە
واتە ئەم سیستەمە ئەتوانێت زۆر بە خێرایی بگەڕێنرێتەوە سزاکان بخرێتەوە سەر ئێران. ساڵی 2015 ئەتان گەڕێنمەوە بۆ ساڵی 2015 وڵاتانی پێنج کۆیەک ئەم وڵاتانە لە ئەمریکا بۆ رووسیا، چین، بەریتانیا، هەروە فەڕەنسا و ئەڵمانیا لەگەڵ ئێران ڕێکەوت بە ناونرا ڕێکەوتنی ئەتۆمی، دۆسیەی ئەتۆمی بە پێنج کۆیەکیش ناسراوە. تیایدا ئێران پابند کرا کە دەستبەرداری دۆسی ئەتۆمیەکەی یاخود پیتانی یۆرانیۆم بێ لە بەرامبەر ئەو سزانێ و دەوڵەتیانی کە لەسەر ئێران بوون تا 2015 هەڵبگیرێ. لەنێو ئەو ڕێکەوتنان نووسرا بوو ئەگەر هاتوو یەکێک لەم وڵاتانە لەم شەش وڵاتە زانی ئێران پابند نییە ئەتوانێت ڕاستەوخۆ نامەیەک بۆ نەتەوەی گرتوەکان بنێرە و داوای گەڕانەوەی سزا ئابوووریەکان بکە بەبێ ئەوەی ئەم داوایە بچێتەوە نێو ئەنجومەنی ئاسایش و دەنگدانی لەسەرکرێ مافی ڤیتۆ بەکاربێنێ. ئێران خواستی ئەم داواکاری هەبوو ئەو کاتە ئێران زۆر پێداگر بوو لە ئەمریکا ترسا کە پەشیمان بێتەوە بۆیە داوای کۆبوونەوەکی کردبوو کە نەکرێ و ڤیتۆش بەکارنێنێ نەک ئەمریکا دژی بڕیارێکی ئێران ڤیتۆ بەکاربێت. ئێستا گروپێکمانێ پێوتی گروپی ترۆیکا کە لە کۆمیسیۆنی ئەوروپا هەروەها بانکی ناوەندی ئەوروپا و سندوقی نەختی نێودەوڵەتی پێگێت ئەمانە لەگەڵ هەر سێ وڵاتی فەڕەنسا، ئەڵمانیا، بەریتانیا نامەیەکیان بۆ ئەنجومەنی ئاسایش ناردووە لە دوێنێەوە داوای چالاکردنی سیستەمەکەیان کردووە کە بریتێ لە گەڕانەوەی کۆی سزا نێودەوڵەتیەکان بۆ سەر ئێران. جا هەندێک زانیاری تر هەیە ئێستا لەسەر ئەم گەڕانەوەی سزا نێودەوڵەتیانە پێتانەڵە بۆ چ کاریگەریکیش دروستەکە. سکرتێری گشتی نەتەوەی گرتوەکان و سکرتارەتی گشتی نەتەوەی گرتوەکانەڵە نامەکەمان بە فەرمی بەدەستگەشتووە واتە شتەکە بۆ بە فەرمی پێشتریش ئەم سێ وڵاتە بەریتانیا، فەڕەنسا، ئەڵمانیا وتیان کە لە سیوێکی مانگ سیوێکیش دوایین وادێ ئەگەر ئێران نێتە سەر مێزی گفتوگۆ لەسەر دۆسی ئەتۆمی قسەنەکە سزاکانە گەڕینەوە بۆ سیوێکی هەشت چونکە تاکو هەژدەی دەی 2025 ئەتوانرێت سوود یاخود پەنا بۆ ئەم داواکاریە ببرێت لە دوای هەژدەیدا ناتوانرێت. بۆیە دەست پێشخەریەکە کرا هەتاکو یەکینۆ نامەکە نێرداوە هەتاکو یەکیدا ئەچێتە بواری جێبەجێکردن هەژدە ڕۆژ پێش وادەی کۆتایی هاتنی. سەرجەم سزا نێودەوڵەتیەکانە گەڕێتەوە سەر ئێران کە 6 پاکێجی سزای گەورن سزای 1696 737 747 هەروەها 835 لەگەڵ 1929 نەتەوەی گرتوەکان کە خۆی لە چیا بینێتەوە سزا خاتە سەر ڕێگرتن لە ئێران چەک و تەقەمەنی پێ بگایە خودت پێی بفرۆشێ یاخود لی بکردرێ هەر وڵاتێک وا بکە ڕوبەڕووی سزا بێتەوە. سیستەمی موشکی ئێران نابێ هاوکاری سیستەمی موشکی ئێران بکرێت وڵاتی بیکە ڕوبەڕووی سزا بێتەوە. هەروەها سیستەمی دارایی و بانکی ئێران بە تەواوەتی ڕوبەڕووی سزا و فشار بێتەوە هیچ وڵاتێک ناتوانێت مامەڵی لەگەڵکە کەسایەتی و دامەزراوەکانی ئێرانیش بە هەمان شێوە ڕوبەڕووی سزا بنەوە. لامووی گرنگتریش بابەتی وزەیە نەوت و غازی سروشتی ئێران نابێت کڕیاریان هەبێت. ئەمە ئەگەریە کاریگەری بکاتە سەر عێراقیش کە ئێستا غازی سروشتی ئێرانەکڕێ. بۆیە ئەم گەڕانەوەی سیستەمی پەلەپیتکەیە کە سیستەمی ماشایە خۆ سناپباکیشی پێوترێ کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە ئابووری ئێران لە ڕووی بێکاری هەڵاوسان بەرزبووی نرخی کاڵا و شمەک بەهای تمەن هەموو ئەمانە کاریگەری گەورە دروستکە و بەشێک لە شارزانی ئێرانی یاخود ئابووری ئێرانەڵێن ئێران تووشی شەلەل ئەکات و ڕاوێژکاری سەر و کۆماری ئێرانی ژووتێتی کە ئەگەر لەم سی ڕۆژەیە بەرپرسانی ئێران فریانەکەون ئەوە ڕوبەڕووی کارساتێکی گەورەی ئابووری و فشاری ئابووری ئەبینەوە. باسی نرخی زێرتان بۆ یەکەم نرخی زێر بەرزبوونێکی باشی بەخۆ بینیوە لە بازارە جیهانیەکان ئۆنسەیەکی لەسەر و 3420 دلار و مامەڵی پێوەکرێت لە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە نرخێکی بەرز بۆتەوە. زەرەنگەرێک قسەی بۆ گەیلان کردو پەیامنێری کورسان نیوز لە هەولێر باسیەوە کاڵێ سات بە سات نرخی زێر بەرزە بێتەوە. ئێستا خەڵک کڕیار هەر هەیە خەڵکێت بۆ کڕینی زێر بەڵاموانی کە بۆ جوانکاریە نیوەی جارانەکردن واتە گە جاران 10 مسقاڵیان کرا 5 مسقاڵەکرێت 2 مسقاڵی کرا 1 مسقاڵ ئاڵتو نەکرد. هۆکارەکان زۆرن دەتوانین بڵێن 10-12 هۆکارمان هەیە بەس بۆ ئەم 2 هەفتە 3 هەفتە پێش ئێستاکە چەند هۆکارێکە بۆ ڕێژەی بیکاری هەڵوەسانی لەگەر ڕێژەی سوو تا حدێک ناکۆکیەک هەیە لە بانقی فیدرالی ئەمریکا جۆرن پاوەڵ لەگەڵ ترامپی ئەوە وای کرد کە مەسەلەن زێر بەرزی بەخۆ بینێت لەگەر ئەم چێشمە سیاسیە جیهانگیریە ئەوەش فاکتەرێک بوو لە بەرزی زێردا. ئێستا بینە هەرێمی کوردستان و عێراق ئێستا خواست
بڵین تا حدێک لەسەری هەیە ئەو کەسانی کە مەسەلەن دەستنا پرۆسی هاوسەرگیری حتمما دەیبێن زێڕی بکڕن لەگەڵ بەس بەڵام بەو کێشەیە نییە کە لەگەڵ جاران تقریبان نیوانی فەرقی کردووە لەگەڵ ئەوەشدا دۆلاریش کاریگەری هەیە هەر کاتێک دۆلار بەرزی بەخۆ ببینێتن زێرش بۆ هەر مسقالک 3000 تاوەکو 4000 بەرزی بەخۆ دەبینێتن هێستا کەش زێر بە 680 عیار 21 عیار 22 670 عیار 18 580 بەراورد بە سێ هەفتە پێش ئێستاکە تقریبان 25000 تاوەکو 3000 بەرزی بەخۆ بینیوە ئەلێرە باسێکی زێر و زیوتان بۆکەم بەرزبوونێکی باشی بەخۆبێن بە تایبەت ئەم هەفتەیە ئەوە هەمانە قسێ بوو کەلمە لە مانگی حەول لەسەر تای مانگی ژووتمان کە زێر لە مانگی هەشتا بەرزبوونێکی باش بەخۆ بینێ ئەوە لە کۆتایەکانی هەشتا ئاستێکی زۆر باشی تۆمار کردووە کە هەر ئۆنسێک بە نزیکەی هەر لەم مانگەیە نزمترینی 3290 دلار بووە بەرزترینی 3427 دلار بووە 28 دلاریشی تۆمار کرد ئێستا حاڵی حاضر لەسەر و 3427 دلاریشەوە مامەڵەی پێواکرێت پێشبینەکەی نرخی زێر تا کۆتایی ئەم ساڵ نزیک بێتەوە لە 4000 دلار ئۆنسێ کە ئێستا 3427 دلار واتە بە ڕێژەی لە 100 تا ڕێژەی لە 100 زێر بەرزبوونەوە تۆمارەکە کۆمەڵێک فاکتەر و هۆکار هەبوون پێشتر خەڵک باسێکی کە زێر تا بەزێ بەڵام ئێمە لێرە زۆر بەدڵنیایی ئەو بابەتەوە باسی کە زێر ئاراستێکی بەرزبوونەوەی هەیە گەڕانەوەی بۆ خانەکانی خوار 3200 دلار مەحاڵە و بۆ بە خەون هەرچی سەبارەت بە ئۆنسەی زیوە ئەوش بەمان شێوە بەرزبوونەوەی تۆمار کرد ئۆنسەیەک زیو لەم مانگەیە 36 دلار بۆ بەرزتریشی 39 دلار بووە بەرزبوونێکی باش و بەڵام گونجاو نییە و بەرهێنان لە زیوا بکرێت بە حکمی چی لەوەی لە هەرێمی کوردستان کاتێک تۆ زیو ئەکڕی بۆ نمونە کیلۆیەکی 12 وەرەقی پێیت کاتە ئیفرۆشیتەوە ئۆتۆماتیکیان 10 وەرەق و 50 دلارە بۆەکە واتە لە 100 تا لە 100 تا 12 هەندێک جار کەم زیاتر تۆ لە زەرەرای هەر لەو دقیقە کڕیوتە بۆیە شتێک باشە کە تۆ بیکڕی کە دەم و دەست بیفرۆشی زەرێکی کەمی تیاابێ خود نرخێکی زۆر کەمتر لەوەی کە کڕیوتە جیاوازێکی زۆر نەبێ بۆ لە لیرەی دوبەی لە زێڕا تۆ بیکڕی بە 720 دلار بیکڕی بە 750 دلار مشتریت هەیە وە کەسیش نییە بڵێ من زێر ناکڕم بەڵام زیو مشکیلەیە لە هەرێمی کوردستان فرۆشتنی زیو لەم چەند مانگەی ڕابردووە ئەوەندە کڕینەکەی زۆر بۆ خەڵک لای بوو کە ئەدبرتەوە بیفرۆشی بە زەحمەت کەسێکی دەسەکەوت لێت بکڕێ هەر لەبەر ئەمەیە زیو نابێ بە زێر من پێشتیش ئەم قسەیەم کردووە و بەرهێنانەکەت لە زێڕاوێ باشە چکە زێرت هەبێ خەڵک سیارت پێفرۆشێ خانوت پێفرۆشێ شتی پێکڕی قەرزی پێیتەوە ئەتوانی قەرزی پێ بکەی بەڵام زیو لەوەی خواستێکی زۆر گەورەی لەسەر نەبێ خەڵک هەموو کەسێک قەنەعەتی بەوە نەبێت کە زیو بەرزەبێتەوە ئەمە یەکێک لەو فاکتەرانەی کە ئەکرێ بڵین باشتە تۆ هەموو پارەکە سەرمایەکەت لە زیوا بەگەڕ نەخەی چونکە ئەو لەو دقیقەی کڕی لە 100 لە زەرەرای 12 وەرەقەت پیاوە 11 وەرەقە و کەمتریش هەندێک جار 10 وەرەقە و 50 دلارت بۆەکە ناتوانانی بیفرۆشیتەوە بە 12 وەرقەکە و مشتری دەمودەستیش نییە ئەمەیەکێکە لەو کێشانی کە لە بابەتی زیوە هەمیشە ڕووە هەردووکشان ئاراستی بەرزبوونیانەیە پێشتیش ئێمە یەکەم کەس بوون باسی ئەومان کرد زیو لە 30 دلار و 26 دلارە بۆ وتوان لە 2025 گاتە 39 دلار 40 دلار نزیکەوێتەوە لە 40 دلار 38 و 39 تۆمارەکە کە ئەو کاتە کەمتر باسی زیوشەکە ئەوە 39 دلار چەند جارێکە لە مانگە 39 بینیوە مانگی پێشوو بینی ئەگەر 40 دلار و 42 دلاریش ببینێ بۆیە بەباشی ئاگاداری بازاری زیو بەڵام کڕینەکە تایە لەوەیە دەرفەتێکی زۆر زێڕی نەبێ وەگەوەی کە لە ئاڵتونە هەیە باسی کەرتی گەشتیاری عێراقتان بۆکەم وەزارەتی ڕۆشنبیری عێراق ئاشکرای کردووە پلانیان هەیە داهاتی کەرتی گەشتیاری وڵاتەکە بەرز بکەنەوە عەلی یاسین وتەبێژی وەزارەتی ڕۆشنبیری عێراق ئاشکرای کردووە وەزارەتەکان استراتیژێکی نیشتیمانی گشتگیری داڕشتۆ بۆ گەشەپێدانی گەشتی گەشتیاری ئەوەشی خستۆتە ڕوو ئەو پلانە استراتیژی تاکو 2025 و ئامانجەکەی بریتێ لە بەرزکردنەوەی پشکی داهاتی گەشتیاری بۆ لە 100 کۆی بەرهەمی ناوخۆی
زۆر گرنگە هەموو وڵاتێک پلانێکی هەبێت لە بابەتی ئابووریە کە سەرچاوی داهاتەکانی هەمە چشنکە هەروکو چۆن کەسێک بەستە ناپش بە موچە نەبەستێ دوکانێکشی بێ بیا بکرێ پاسێکیشی هەبێ یابێتی بکرێ لە خەتێکا بەشێکی کڕبێتەوە لۆریەکی هەبێت ئەگەر تۆ موچەش دوا بکەوێت لەوانە شتێکی دەسەکەوێتەوە ئەگەر بابەتی ئاتوچۆی گشتی پەکی بکەوێت لە بابەتی تۆ قەر بۆ وڵاتیش بە هەمان شێوەیە مەرج نییە پشت بە فرۆشتنینەوە بەستی بابەتە کردی گەشتیاری پیشەسازی کشت و کاڵی هەموو ئەمانە پەرە پێبی بەڵام هیچ وڵاتێک نییە لە دنیاە هەمە چشنی ئابووریشی کردێ و کاتێک قەیرانێکی ڕوایە ڕوبەڕووی کێشەی گەورە نەبێتەوە ئەو وڵاتانی پشت بە گەشتیاری بەستن ئەگەر بێت و هاوشێوەی کۆرۆنا چۆن 2020 بڵاو بۆ یەکسەر کاریگەی لە ئابووریەکانیان دروستە بێ ئەوانی پشت بە کشت و کاڵە بەستن پەتایکی کشت و کاڵی بڵاو بێت و وشکە ساڵی ئەبێ کاریگەی لەسەر ئابووریەکەیان دروستە بێ هەروکو چۆن لە نەوتیشە لە عێراقیش بەماشەوە کاتی نرخینەوە دابەزێ هەمان شدوسێ بۆ شتێک نییە ئێمە بڵێن ئەم کەرتە لەویتیان باشتە هەمە چشن بێ باشتە کاریگەریەکان کەمترە بن جا عێراق ئێوێ ئەم کەرتی گەشتیاری پەرە پێبا پێشتر زۆر باش بە تایبە ساڵانی هێشتاکان و هەفتاکان جێی سەرنجی بیانیەکان بۆ لەو کاتەیە بەڵام دوای 91 و دوای پرۆسی ئازادیرا بۆی خراپی دۆخی ئەمنی عێراقم پێگەی لە دەزا بوو کۆی ئابووری عێراق خود GDP عێراقی بەرهەمی ناوخۆی عێراق نزیکەی 280 میلیارد دۆلارە لە ئێستاە کەرتی گەشتیاری عێراق لە 100 تا 3 پێکێنێ ئەمە داهاتی حکومت نییە ئەمە کۆی ئابووری عێراق بە تەنەکەچیەکەوە بیگرێت تاکو ئەو کەسێک کە فەرمانبەرە تاکو فرۆشتنینەوە تاکو پاڵاوگە تاکو زێڕنگەرێک لەو ساڵەیە چەندیان دەستکەوتە عێراق 280 میلیارد بە هاوڵاتی و حکومەت و هەمووی دەستی کەوتووە لە 100 تا 3 لە گەشتیاریەوە دەستکەوتووە لە ئوتێل و ڕستۆرانت و شوێنی گەشتیاری عێراق پلانیە بۆ 2035 ئەم لە 100 تا 3 لە کۆی GDPەکەی بگەێنێتە لە 100 تا 10 ئەگەر ئەم ساڵ لە 100 تا 10 بووە ئەوە لە بریەوەیدا ڕێژەیەکی کەم بێ ئەگەشتە 27 میلیارد دۆلار کە ئەیتوانی ئابووریەکی باشتر و بازارێکی باشتر بۆ خۆی دروست بکە جا پلانەکە چۆنە عێراق ئێوێ کەرتی گەشتیاری پەرە پێبات لەسەر بنەمای استراتیژیەکی نیشتیمانی گشتگیر کە ئەم بابەتانە لە خۆی بگرێت کەرتی گەشتیاری ئاینی لە خۆی بگرێت کەرتی گەشتیاری شوێنەواری بابەتی ئاینی بۆ عێراق زۆر لەبارە بە تایبەت نەجەف و کەربەلا و شوێنە پیرۆزە شیعەکان لە بابەتی سونیش بامان شێوە و لە بابەتی مەسیحیش ئاینی مەسیحیش کڵێسا و شوێنی گرنگی مەسیحی هەیە کە ئەتوانێت و ناوەندێکی گەورەی ئاینی گەشتیاری پەری پێبات خەڵک سەردانی بکە وارووا لە بابەتی شوێنەواریش بەمان شێوە میزۆپۆتامیا و عێراق شوێنی دروستبوونی مرۆڤایەتی نەروەها کشت و کاڵن لەسەر ئاستی جیهان و چەندین ئیمپراتۆریەت و شوێنەواری گرنگ تەنان لە حوسە سوڕێنەرەکەی جیهانیش لە عێراق بوونی هەیە بۆی ئەمانە پێگەی گرنگن عێراق دەتوانێت پەریان پێبە لە ڕووی کەلتوریشەوە ئەو هەمە چەشنی لە عێراقەیە لە کورد لە عەرەب لە تورکمان لە شیعە لە سونە لە کولتوری جیاواز لە بابەتی هونەری لە بابەتی خواردن لە شتیتر ئەتوانێت ئەمانە دەرفەت بۆی گەشت و گوزار و کەرتی گەشتیاری پەرە پێبە جا ئەیانەوە چی بکەن ئەیانەوێ کەرتی گەشتیاری بە دیجیتاڵی بکرێت بەرزکردنەوەی ئاسایش و ئەمن لە وڵات ئەمە پێشەوە کارێکی گرنگ بۆ کەوای کرۆ گەشتیار نێت لە مەلا باشترین بۆی گەشتیار بێت زیاترین خزمەتگوزاری ئەلکترۆنی کەسێک لە ئەوروپاوە بزانە شوێنە ئەلکترۆنی شوێنە گەشتیارەکان لە عێراق کوێن و بتوانێت ئۆتێلێک بەکرێ بگرێ بتوانێت تەکسیەک بەگرێ بگرێ سیارێک بەکرێ بگرێ ئەمانە کە تۆ لە وڵاتانی دەتوانی لە عێراق کەمێک بەردەست نییە ئەم سیستەمەش پێدرێ گەشتپێدانی کاری کۆمپانیا گەشتیارەکان وانێکردنەوەی یاسا گەشتیارەکان کە ئاوتەری بێت لەگەڵ جیهان کە یاسایکی کۆنی هەیە عێراق ڕێبەکردنەوەی هەندێک شوێنی گەشتیاری نایە ئەبێمە هەموار بکرێتەوە و چاکسازی تا بکرێت بە نێودەوڵەتکردنی کەرتی گەشتیاریش ئەوە یەکێکی ترە لەو بابەتانی کە کۆمپانیا گەشتیاریەکانی عێراق بە جیهان بناسێنن جیهانەکانیش بێن لە هەرێم لە عێراقی و لە عێراق و لە هەرێمی کوردستان لە قیان هەبێ و پێچوانەش و کۆمپانیەکانی عێراق لە دەرەوە بتوانن لە قیان هەبێ و هەماهنگیان هەبێت لەگەڵ کۆمپانیا گەورەکانی بواری گەشتیاری لەسەر بابەتی بەرهەمهێنانی نەوتی ئێران بە قسەیەکتان بۆ بکەم بەرهەمهێنانی نەوتی ئێران ڕۆژانە 250,000 بەرمیل بەرز بووەوە ئاستی پێوانەی تۆمار کرد ئەو بەرزبوونەوەیە دوای ئەوەیەت کە لە مانگی هەشتی ساڵی 2004 ساڵی ڕابردوو کۆمسیۆنی ئابووری پەرلەمان پلانی بەرزکردنەوەی بە پەلەی 250,000 بەرمیل ڕۆژانەی پەسەند کرد بەمەستی جێبەجێکردنی پلانەکە بە فەرمانی بەڕێوەبەری دامەزراوەی بەرنامە و بودجە 3 میلیارد دلار بۆ کۆمپانیای نیشتیمانی نەوتی ئێران دەرخان.
ماوەیەک پێش ئێستا دامەزراوەی وزەی بەریتانیا هەندێک داتای بڵاو کردوێتەوە کە باس لەوە دەکەن ساڵی 2024 بەرهەمهێنانی نەوتی ئێران ئاستی پێوانەی تۆمار کردووە. بە گوێرەی داتەکان ساڵی ڕابردوو بەرهەمهێنانی ڕۆژانە لە ئێران گەیشتووەتە 5,100,000 بەرمیل کە بەرزترین ئاستە لە ماوەی 46 ساڵدا. بەڕێوەبەری کۆمپانیای ئەندازیاری و پەرەپێدانی نەوتی ئێرانیش ڕایگەیاندووە کە لە ماوەی 1 ساڵدا بەرهەمهێنانی نەوت لە ئاستێکی بەرچاودا بەرز بۆتەوە. هۆکاری سەرەکی بەرزبوونەوەکە کێڵگە نەوتیە هاوبەشەکانن. بەوتێ و بەڕێوەبەرە پەرەپێدانی ژێرخانەکانی پرۆسسکردن و بەکارهێنانی تەکنەلۆژیای نوێ بۆ هەڵکەندنی بیرە نەوتەکان و کۆکردنەوەی غازی هاوڵ و لە بەرچاوگرتنی پێویستیە ژینگەییەکان گرنگترین ئەو ڕێکارانن کە لە ماوەی چەند مانگی ڕابردوودا لە ڕۆژئاوای کارون گیراونەتە بەر. لە ماوەی چەند مانگی ڕابردوودا سەرنجێکی زۆر خراوەتە سەر کێڵگە هاوبەشەکانی ڕۆژاوای کارون. لە هەمان کاتدا کێڵگەی ئازادگانی باشوور کە یەکێکە لە گەورەترین کێڵگە نەوتیە هاوبەشەکانی ئێران و عێراق و یەدەگێکی بەرچاوی هەیە پشتگوێ خراوە و بەرپرسانی ئێرانی دەڵێن بەو ئیهمالکاریە داهات و توانستەکانی کێڵگەکەیان بۆ عێراق بەجێهێشتووە. کۆمپانیای نیشتیمانی نەوتی ئێران لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا نزیکەی 250,000 بەرمیل بەرهەمهێنانی ڕۆژانەی بەرز کردووەتەوە. ڕێکارەکانی بەرزکردنەوەی بەرهەمهێنانی نەوت لە دوای ئەوە دەستی پێکردووە کە لە 12 هەشتی ساڵی 2024دا کۆمیسیۆنی ئابووری پەرلەمان پلانی بەرزکردنەوەی بە پەلەی 250,000 بەرمیل ڕۆژانە بەرهەمهێنانی نەوتی پەسەند کرد و بە مەبەستی جێبەجێکردنی پلانەکە بە فەرمانی بەڕێوەبەری دامەزراوەی بەرنامە و بودجە 3 میلیارد دۆلار بۆ کۆمپانیای نیشتیمانی نەوتی ئێران تەرخان کرا. هەرچەندە بەرزبوونەوەی بەرهەمهێنانی نەوتی ئێران لە کورتمەودادا بووەتە هۆی بەرزبوونەوەی هەناردە و داهات، بەڵام هێشتا ڕوبەڕووی هەندێک ئاستەنگ و بربەست دەبێتەوە. بەشێک لە بەرزبوونەوەی بەرهەمهێنان بەهۆی بەرزکردنەوەی توانا و چاکسازیە لە چاڵەنەوتیە کۆنەکان و پێویستی بەوەیە بەردەوام و بەرهێنانیان تێدا بکرێت. لەلایەکی دیکەوە سەرڕای بەرزبوونەوەی وەبەرهێنان لە کەرتەکەدا هێشتا سزانێ و دەوڵەتیەکان و ئاستەنگەکانی ئەو سزایانە بەردەوامە. بەگشتی بە گوێرەی ئامارە ڕسمیەکان بەشێک لە ئامانجەکانی پلانەکە بەدی هاتووە، بەڵام بەردەوامبوونی بە هەندێک فاکتەری دەرەکی و ناوخۆییەوە بەستراوەتەوە، لەوانە پلانی درێژخایەن و وەبەرهێنانی دەرەکی و ناوخۆیی و بەڕێوەبردننی بازاڕ و تەکنەلۆژیا. سعودیا ئامانجێتی ببێت بەجەم سەرێکی ئابووری لە ناوچەکە، بۆ مەبەستەش چەند ساڵێکە لە هەوڵایە بۆ بەرهێنانی دەرەکی بۆ وڵاتەکەی پەلکێش بکە. ئابوورێکی فرەچەشن واتە هەمە چەشنیە بێ پشت تەنها بە نەود نەبەست. لە درێژەی هەوڵانە توانێتی سەرنجی چین بۆ وڵاتەکەی ڕابکێشێ و بەرهێنانی پەکین لە ڕیاض ئاستی پێوانەیی تۆمار کرد. وەبەرهێنانی دەرەکی یەکێکە لا بزوێنەرە سەرەکیەکانی گەشەی ئابووری لە جیهاندا کە هۆکارێکە بۆ گواستنەوەی پارە، گواستنەوەی زانست و هەروەها گواستنەوەی تەکنەلۆژیا و ئەزمون. هەر وڵاتێک بتوانێت وەبەرهێنانی زیاتر بۆ خۆی ڕابکێشێ. گەشە سندنی لە داهاتوودا مسۆگەرە. لەو چوارچێوەیەدا سعودیا توانیوێتی سەرنجی چین بۆ وڵاتەکەی ڕابکێشێت و لە ئێستادا وەبەرهێنانی چین لە سعودیا ئاستێکی پێوانەی تۆمار کردووە. ساڵی 2024 وەبەرهێنانی چین لە سعودیا بۆ 31.1 میلیارد ریال کە یەکسانە بە 8.2 میلیارد دۆلار بەرز بۆتەوە کە بەراورد بە ساڵی 2023 بە ڕێژەی لە 128.8 زیادی کردووە. بەرزبوونەوەی قەبارەی وەبەرهێنانی چین لە سعودیا لە کاتێکدا ڕوودەدات کە ریاض بەنیازە لە چوارچێوەی پلانی ڕوانگەی 2030دا ئابووریەکەی فرەچەشن بکە. بازرگانی نێوان چین و سعودیا ساڵانە سەر و 100 میلیارد دۆلارە و پەکین گەورەترین هاوبەشی بازرگانی ریاضە.
زۆرترین وەبەرهێنانی چین لە بەرهەمهێنانی پیشەسازی سعودیەدایە، بەڵام لە کەرتەکانی وەک خزمەتگوزاری دارایی و بیمە و بیناسازی و کانزاکان و تەکنەلۆژیا و بازرگانی و ژێرخانەکان و خزمەتگوزاری تەندروستی و دەرمانیشدا وەبەرهێنانی کردووە. وەزیری وەبەرهێنانی سعودیا سەردانی چینی کردووە و سەرنجی کۆبوونەوەکان لە شەنگەهای لەسەر زنجیرەکانی دابینکردنی پترۆکیمیا و پیشەسازی دەبێت و پەرەسەندنی هاوکاریە داراییەکان و ڕێکەوتن لەگەڵ کۆمپانیەکانی کەرتی تایبەت کاری لە پێشینەی وەفدەکە دەبێت. سعودیا لە هەوڵدایە ببێ باجەمسەرێکی ئابووری لە ناوچەکەدا و نزیکەی 600 کۆمپانیای نێودەوڵەتی لەوانە کۆمپانیای خزمەتگوزاری دارایی، نۆرتێرن تراست و گروپی هۆتێلەکانی ئینتەرنێتەر کۆنتەینەرتاڵ و تۆڕی خزمەتگوزاری پێشکەوتووی فرێنەتەوەیی دیلیۆ توشی توماتسۆ کە لە ساڵی 2021 ئۆفیسیان لە سعودیە کردوتەوە. ئەوە دەردەخا ئامانجی ڕاز فرێچەشنکردنی ئابوووریەکەی و دوورکەوتنەوە لە پێشبەستن بە نەوتبوون و بەجەمسەرێکی ئابووری گرنگە. وەزارەتی وەبەرهێنانی سعودیا ڕایگەیاندووە لە هەوڵدان وەبەرهێنانێکی دەرەکی و ناوخۆیی پەلکێشی سێکتەرە جیاوازەکانیان بکەن و بەو مەبەستەش لە سێمانگی دووهەمی ئەم ساڵدا 7 ئیڤێنتیان بەڕێوە بردووە. وەزارەتی وەبەرهێنان ڕۆڵێکی گرنگ دەگێڕێت لە ناساندنی یاسانوێیەکان بۆ ئەوەی متمانی وەبەرهێنان بەدەست بهێنێ. ئامانج لە یاسانوێیەکان دروستکردنی ژینگەیەکی دڵنیا و کێبڕکێ ئامێزە بۆ وەبەرهێنان لە وڵاتەدا. لە نێوان بازارە تازە پێگەشتوەکان سعودیا بۆ پێنوێنی دڵنیایی وەبەرهێنانی دەرەکی لە ساڵی 2025دا لا ڕیزبەندی سێهەمدایە و لا چەندین پێنوێنی نێودەوڵەتیدا پەیوەست بە ژینگەی وەبەرهێنان و کارسازی و ژێرخانی دیجیتال ڕیزبەندی یەکەمی بۆ خۆی لە جیهاندا پاراستووە. چەند ساڵێکە بۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیا پەرسەندنی وزەی خاوێن ئاراستەی وەبەرهێنانی دەرەکی لە جیهان گۆڕانکاری بەسەرهاتووە. وەبەرهێنان زۆرتر ڕوو دەکەنە ئەو سێکتەرانی پەیوەندیان بە تەکنۆلۆژیای زانیاری و وزەی خاوێن و بەرهەمهێنانی پیشەسازی. لەو نێوەندا لەبەر ئەوەی پێیان وایە بەهۆی گۆڕانی کەش و هەوا ئاو و هەوا وەبەرهێنان لە وزەی خاوێن لەلایەن یاخود داهاتێکی درێژخایەنی دەسەکەوێت، لەلایەکی دیکەش سوود بە ژینگە ئەگەێنێت. بۆ شێو قەبارێکی زۆری وەبەرهێنان ڕوو لە کەرتی وزەی خاوێنەکە. بە گوێرەی داتا جیهانیەکان ئاڕاستی وەبەرهێنانی ڕاستەوخۆی دەرەکی لە ساڵی 2024دا بەرەوە ئەو کردانە ڕۆشتووە کە داهێنانیان تێدایە و نوێن و لە هەمان کاتیشدا ژێرخانین. لەوانە تەکنەلۆژیای زانیاری و وزەی خاوێن و بەرهەمهێنانی پیشەسازی لە ڕیزبەندیەکانی سەرەوەی پەلکەشکردنی وەبەرهێناندا. چاودێران پێیان وایە هۆکاری سەرنجڕاکێشیە و کەرتانە بۆ وەبەرهێنەران بۆ پێشکەوتنی دیجیتاڵ و خێرایی جیهان لە گواستنەوە بۆ وزەی خاوێن و پێویستی ڕوو لە گەشەی وڵاتان بۆ پەرەپێدانی ژێرخانە گرنگەکان دەگەڕێتەوە. لە هەمان کاتدا هەندێک لە سێکتەرەکان لەوانە خزمەتگوزاری دارایی، تەندروستی و لۆجستی توانیویانە پێگەی خۆیان لە نێوان ئامانجەکانی وەبەرهێنەران بە جێژگیری بهێڵنەوە. جێگۆڕکەی ئامانجەکانی وەبەرهێنەران لە ساڵی 2024دا ئاماژەیە بۆ گۆڕانی ئەولەویەتە ئابوووریەکانی جیهان و ڕوانگەی داهاتووی بازاڕی کار و بازرگانی جیهانیش دەخاتە ڕوو. ساڵی ڕابردوو وەبەرهێنان لە وزەی خاوێن بۆ 270 ملیار دۆلار بەرز بۆتەوە. لە ساڵانی داهاتوو جیهان بەرەو گۆڕانکاری گەورە دەڕوات لە بواری وزەدا کە ئاڕاستەکەی بۆ کەمکردنەوەی پشبەستن بە سوتەمەنیە بەردینیەکان و گواستنەوەی بۆ سەرچاوە نێوبووەکان و وزەی خاوێن لەوانە وزەی خۆر و بە. بەڵام ئەو گواستنەوەیە بەبێ ڕێکاری گونجاو بۆ کۆگاکردنی وزە بە تەواوەتی جێبەجێ ناکرێت. بە گوێرەی بەدواداچوونی دامەزراوەی وود مەکینزی جیهان بۆ پەرەپێدانی بەرچاوی وزەی خۆر و با لە دەی داهاتوودا پێویستی بەوەیە 1.2 تریلیۆن دۆلار لە پیشەسازی پاتریدا وەبەرهێنان بکات. دامەزراوەکە پێشبینی دەکات تا ساڵی 2034 خواستی جیهان بۆ کارەبا لە 155 بەرز بێتەوە و زیاتر لە 180 ئەو توانە نوێیە کە زیاد دەکرێت لە سەرچاوە نێوبووەکانەوە دەبێت. ڕێڕەی وەبەرهێنانی دەرەکی لە جیهاندا گۆڕانکاری گەورەی بەسەردا هاتووە و سەرچاوە داراییەکان بە خێرایی بەرەو وزەی خاوێن دەچن. گۆڕانی ئاوهەوا سیاسەتەکانی حکوومەتەکان بۆ پەرەپێدانی وزە نێوبووەکان و کەمکردنەوەی تێچووی تەکنەلۆژیای سەوز سەرنجی وەبەرهێنەرانی بۆ خۆر و با و سەرچاوە جێگیرەکانی هاوشێوە ڕاکێشاوە. سندوقەکان و کۆمپانیا زەبەلاحەکانی جیهان چاویان لە داهاتی درێژخایەنی کەرتەکە و پارێزگاریکردن لە ژینگە و ئەوەش بۆتە هۆی پەرەپێدانی پرۆژەکانی وزەی خاوێن لە ئاسیا، ئەوروپا و ئەمریکا و دەری دەخات کە ئابووری جیهان بەرەو سەردەمێکی جێگیر و
دۆستی ژینگە هەنگاو دەنێت. کە بە پێش ئێستا بازی زێڕم بۆ کردن وتم کە ئاراستی بەرزبوونەوەی هەیە ئێستا یەک ئۆنسە زێر گەیشتە 3340 دلار. ئەو کاتی من باسمە کرد 3420 دلار بوو بە 3440 دلار 6 دلاری ماوە نرخینی و ئاستینی تۆمارکە کە بێگومان ئەم ئاراستی بەرزبوونەوەی زێر کە ئەمڕۆ ئەم چەند ڕۆژە بەخۆی بینیوە بەردەوام بێ. ئەمڕۆ کاتژمێر 12 شەو بە کاتی هەرێمی کوردستان بازار و بۆرسی جیهانی داخرێن هەتا ڕۆژی دووشەمە ناکرێتەوە بۆیە هەر نرخێک تا ئەم شەو تۆمارێکە ئیتر ڕۆژی شەمە و یەکشەمەش ئەو نرخابێ بە جێگیری مەگە تەنها دینار و دۆلار فەرقێ بکەن بە دینار ئاڵتومگونا بە دۆلار هەر یەک سعرە بێت ڕۆژی دووشەمە بازارەکرێتەوە پێشبینێکە لە هەفتەکانی ئایندەش نرخی زێر بەرزبوونەوەی زیاتر بەخۆ بینێ زیویش هەر ئۆنسێکی گەیشتۆتە 39 دلار و 40 سنت ئەوش بە هەمان شێوە خەریکە ڕیکۆردی نوێشکردنە کە 39 دلار و 52 سنت بووە. هەردووکیان ئاراستەیەکی بەرزبوونیان هەیە پێشیش باسی بکرد کە باشترینیان و بەرهێنانە لە زێر چونکە خواستێکی گشتی و ڕەزامەندێکی گشتی هەیە لەسەرەوەی کە زێر کانزایەکی بە نرخە و هەمیشە لای هەموو کەس قبول کراوە و هەمیشە خەڵکیش حەزەکە کە زێر هەیبێەوە کەسیش نییە لە بەتابەت لە کوردستان قسە بکەین بەتابەت خانمان مەبەستنە یا ماڵێک نییە پارچێکی بچووک ئەگەر بچووکیش بێ زێڕی تیانە بۆ هیوایی کە ئابوووریەکی زۆر باشتانە.